تمام ڕاستەکەی ئێمەش قەزای پێشتر وەکو باقی شوێنەکانی تری هەرێمی کوردستان هاوکات لەگەڵ دەستپێکردنی ئەو هێرشە بۆ سەر ڕۆژاوای کوردستان و کوژران و ئاوارەبوونی خەڵکێکی زۆری ڕۆژاوای کوردستان تەنەکە ڕۆژاوای کوردستان هەموو باکووری خۆرهەڵاتی سووریا ئێمەش وەکو باقی شوێنەکانی تری کوردستان دەستمان کرد بە کۆکردنەوەی پیتاک و هاوکاری بۆ خوشک و براکانمان لە ڕۆژاوا ئەو هاوکاریانی کەوکراوەتەوە خۆراکە شیرە پێداویستی منداڵە کەلوپەلی و پێداویستی ناوماڵە بڕێکی شپارەیە ئێستا خۆتان دەبینین کە لە بەردەم خۆتان بار دەکرێ و بەرەو ڕۆژاوای کوردستان بەڕێ دەکەوێت. ڕاستەکەی ئێمە دوو ڕێگا هەبوو یەکێکەوە بوو کە تەحویلی مانگی سووری کوردی بدرێ ڕێیەکی شەبوو کە بیبن بە ڕۆژاوای کوردستان دیارە ڕێی دووەم سەرکەوت لە لایەن ئەندامانی کەمپینەوە بڕیان درا کە لێرەوە مباشیر بگەێنە ڕۆژاوای کوردستان و وەفدێک یان نوێنەرایەتێکی قەزای پێشدەریش لەگەڵی دەچێت بۆ ئێوە تەسلیمی خوشک و براکانی نەکات لە ڕۆژاوای کوردستان.